سەرمایەک لە عەقڵ باشتر نییە خراپترین هەژاریش نەزانیە عومەری کوڕی خەتاب عەلی کوڕی ئەبی تاڵیب خالیدی کوڕی وەلید والله من بو عمري كوري خطاب ويسم يتبع علي به عەلی کوڕی ئەبی تاڵیب بێ بله دەستت خۆش بی خوشکە چاوان زۆر ساز قاحت دەست خۆش بی سپاس بۆ پەیوەندیەکەت نییە باڵە بەڕێزان دەتوان پەیوەندیمان پێوە بکەن لە ڕێی ژمارە تەلەفۆنەکانمانەوە کۆڕک 0750 754 25 18 هەروەها زێن 0780 331 24 24 هەروەها دەتوان بینەری ڕاستەوخۆی بەرنامەکەشمان بن لە دەنجی کۆمەڵ ڕادیۆی سۆران بەڵێ پەیوەندیچکەمان لەگەڵە خوشکە ئاشنا بەڵێ فەرموو خوشکە ئاشنا السلام عليكم وعليكم السلام ورحمة الله وبركاته راسكم بس جبرتكم زۆر سپاس دەکەین خوشکە ئاشنا سپاس بۆ پەیوەندیەکەت زۆر سپاس خوشکە ئاشنا زۆر سپاسی بەڕێز دەکەین خوشکە ئاشنا سپاس بۆ پەیوەندیەکەت بە ناوی ئەوی شەوە زۆر سپاس دەکەین پرسیاری یەکەم بۆ دووبارەکەمەوە نخيرك وڵامی طبعا هذه كوري أبو طالب جاكم دەستت خۆش بی خوشکە ئاشنا سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵێ زۆر سپاس بەڵێ پەیوەندیچکەمان لەگەڵا خوشکە مرواری بەڵێ فەرموو السلام عليكم ورحمة الله وبركاته وعليكم السلام ورحمة الله وبركاته خوشکە مرواری باشي برا برازكم زۆر سپاسی بەڕێزت دەکەین سپاس بۆ پەیوەندیەکەت زۆر خۆشحاڵم رزق سلام بور همكانه ئێمەش زۆر سپاسی بەڕێزت دەکەین یەکەم جار پەیوەندیمان پێوەکەی خوشکە مرواری بله هیوادارم باوەڕی خۆتان قبوڵم بکەن زۆر سپاس دەکەین ئێمە خۆشحاڵین بەردەوام ئینشاڵڵا پەیوەندیمان پێوەکەی زۆر سپاس دەکەین ئینشاڵڵا سپاستانەکەم پاکستان چەمچەماڵەیە نەوەڵڵا ناگاتە چەمچەماڵ پەخشمان لە چەمچەماڵ پەیوەندیمان پێوەکەی بەڵێ بەس لە ڕێگەی فەیسبووکەوە دەتوانی بینەری بەرنامەکەشمان بی و لە ڕێی فەیسبووک شێوە دەتوانین گوێبیستی ڕادیۆیەکەشمان بی بەڵێ زۆر سپاس هەموو بەرنامە ڕاستەخۆکان لە چەمچەماڵە پەیوەندیمان پێوەکەی بەڵێ جار زۆر خۆشحاڵین پرسیاری یەکەمی بەرنامەکەمان وتەیەکەم وتەیە چییە هیچ سەرمایەک لە عەقڵ باشتر نییە خراپترین هەژاریش نەزانیە اختیارەکان عومەری کوڕی خەتاب عەلی کوڕی ئەبی تاڵیب خالیدی کوڕی وەلید ئی چییە ئەم وتەیە هاوکاریمانەکەی بەڵێ لە خزمەتین زۆر سپاس ئاسانکارەکە ئاسانکاریەکان اختیارەکە بژێرە بەس ئاسانکارەکانم بۆ دووبارەکی اختیاراتەکان عومەری کوڕی خەتاب عەلی کوڕی ئەبی تاڵیب خالیدی کوڕی وەلید ڕەزا و ڕەحمەتی خوا لە هەرسێکیان بێ ڕزای خوا لە هەرسێکیان بێ لەگەڵ هاوکاری تو بە هەڵبژاردنی یەکەم بێ عومەری کوڕی خەتاب هاوکاریمان کە هاوکاری تەکەم بیگۆڕە ئاسانکارەکان عەلی کوڕی ئەبی تاڵیب بۆ یەکیان چێ بوو خالیدی کوڕی وەلید دوای نامی عەلی بێ دەست خۆش بی خوشکە مرواری سواز بۆ پەیوەندیەکەت زۆر خۆشحاڵ بووین عەلەیکوم السەلام وڕەحمەتوڵڵا وبەرەکاتوه بەڵێ پەیوەندیچکەمان لەگەڵا خوشکە شنۆ بەڵێ فەرموو السلام عليكم وعليكم السلام ورحمة الله وبركاته خوشکە شنۆ براکەم باشی زۆر سپاسی بەڕێزت دەکەین خوشکە شنۆ سپاس بۆ پەیوەندیەکەت زۆر سپاس خۆشحاڵم کە لە لەگەڵتان بزارم ئێمە زۆر خۆشحاڵین کە پەیوەندیمان پێوەکەی یەکەم جارتە پەیوەندیمان پێوەکەی پێشتر بێزارم کە لە چەند بەرنامەیەکی پێشتر دەستت خۆش بی خوشکە شنۆ هیوادارم بەردەوام پەیوەندیمان پێوە بکەیت دەست خۆش بی خوشکە شنۆ ئاگا لە پرسیارەکەمان بوو بۆ دووبارەکەمەوە ناوەڵا وەڵامی دووەم ئیمان عەلی دەست خۆش بی خوشکە شنۆ سپاس بۆ پەیوەندی خوا ئاگادارت بی زۆر سپاس بەڵێ پەیوەندیچکەمان لەگەڵا خوشکە ئەمەل بەڵێ فەرموو خوشکە السلام عليكم وعليكم السلام ورحمة الله وبركاته باو ڕەحمەتی خوای گەورە دێبرایەت دەکەی خۆم زۆر سپاسی بەڕێزت دەکەین زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت خوشکە ئەمەل زۆر زۆر سپاس خوا پاداشی خێرت داتەوە ئینشاءالله
اللهم آمين يا أخوة لقل ويا أخوة يقول لي تعمل غازي بيو خواهی گەورە پاداشی ئێوەش داتەوە ئینشەڵڵا. ئێمە زۆر سپاسی بەڕێزت دەکەین، زۆر خۆشحاڵین کە پەیوەندیمان پێوەکەی. وابزانام یەکەم جارە پەیوەندیمان پێوەکەی. بەڵێ بەڵێ یەکەم جارمە بوو هیوایم بە خوشکی خۆتان قبوڵم بکەن و خۆی گەورە بژێرە. ئێمەی دەستت خۆش بێ، هیوادارم بەردەوام پەیوەندیمان پێوە بکەن. زۆر سپاس دەکەین. ئینشەڵڵا لە کەرکووکیشەوە بەزار یەکەم. زۆر خۆشحاڵین، ئێمەش ڕێز و خۆشەویستیمان بۆ شاری کەرکووکی خۆشەویستەیە. زۆر سپاس دەکەم برای عزیزی. زۆر سپاس دەکەین خوشکە ئەمەل. خوشکە ئەمەل پرسیاری یەکەمی بەرنامەکەمان وتەیەکە هیچ سەرمایەک لە عەقڵ باشتر نییە، خراپترین هەژاریش نەزانیە. ئەم وتەیە چییە؟ عومەری کوڕی خەتاب، عەلی کوڕی ئەبی تاڵیب، خالیدی کوڕی وەلید. هاوکاریم دەیە بکەیت کە یەکەم جار هەمویانی بەرنامەکە چیتم. بەس سەرچاو هاوکاری دەکەین، بەس اختیارێک هەڵبژێرە. خۆش بێ. ئەستانکاری یەکەم چۆنە؟ عومەری کوڕی خەتاب، عەلی کوڕی ئەبی تاڵب بڵێ ببوورە. دەستت خۆش بێ، عەلی کوڕی ئەبی تاڵیب مەیگۆڕە دەست خۆش بێ. یاخوا خۆی گەورە درازی بێ ڕێزمێ بۆ هەموو هاوکارانیش. ئێمە زۆر سپاسی بەڕێزت دەکەین، زۆر خۆشحاڵین بە پەیوەندیگەکەت. وعەلەیکم ئەسەلام وەڕەحمەت الله وبەرەکاتوه. بەڵێ پەیوەندیچکەمان لەگەڵا کاکە شێرزادی خۆشەویستمان لەگەڵا. کاک شێرزاد بەڵێ فەرموو. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته كاك شێرزاد جان. چۆنی مامەستای بەڕێز باشی؟ زۆر سپاسی بەڕێزت دەکەین کاک شێرزاد، خۆشحاڵین کە ئەم جارەش گوێمان لە دەنگت بووە. خۆشحاڵیت بۆم بکەی پەیوەندێکم وەژیرە لایتە نابێت. زۆر سپاس دەکەین کاک شێرزاد جان، سپاس بۆ پەیوەندی. مامەستای بەڕێز ئەگەر بکرێت پرسیارەکەمان دووبارە بکەیەوە. بە سەرچاو کاک شێرزاد. کاک شێرزاد پرسیاری یەکەممان وتەیە، وتەیەکی بە سوودیشە. هیچ سەرمایەک لە عەقڵ باشتر نییە، خراپترین هەژاریش نەزانیە. اختیارەکان: عومەری کوڕی خەتاب، عەلی کوڕی ئەبی تاڵیب، خالیدی کوڕی وەلید. ئیچێ ئەم وتەیە؟ عەلی کوڕی ئەبی تاڵیب. دەستت خۆش بی کاک شێرزاد. السلام عليكم ورحمة الله وبركاته. السلام ورحمة الله وبركاته. بەڵێ پەیوەندیچکەمان لەگەڵا باوکی دلین، بەڵێ فەرموو. الو السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته باوکی دلین. مامۆستا چۆنی باشی؟ زۆر سپاسی بەڕێزت دەکەین باوکی دلین، زۆر خۆشحاڵین کە ئەم هەفتەیەش پەیوەندیت پێوە کردین. gelek sefas mamosta dest xuşil bernametet kem rêz û silava jî dihîme geşt kadr û karmendê radyo Komal Sora anda xwaza serkeftinê bû hevet xwazim û rêz û silava jî dihîme hemî guhdara û hemî hecegerê bernametan û ke ez yê dewamê û rêz û silavê di hevalê pêşmerger jî kak neşet kolan jî bi xwe xewîl bike û dubare pirsiyara biçim mamostaya berê. ئێمە زۆر سپاسی بەڕێزت دەکەین، زۆر خۆشحاڵین بە پەیوەندیەکەت، ڕێز و خۆشەویستیمان بۆ تەواوی هاوڕێکانت هەیە. زۆر سپاس دەکەین، سپاس بۆ پەیوەندیەکەت باوکی دلین. باوکی دلین پرسیاری یەکەمی بەرنامەکەمان وتەیەکە، وتەکەمان دەڵێت هیچ سەرمایەیەک لە عەقڵ باشتر نییە، خراپترین هەژاریش نەزانیە. اختیارەکان: عومەری کوڕی خەتاب، عەلی کوڕی ئەبی تاڵیب، خالیدی کوڕی وەلید. مامۆستا عەلیە هەبژۆنە دوێ. دەستت خۆش بی باوکی دلین، سپاس بۆ پەیوەندیەکە، زۆر خۆشحاڵین. gelek sefas bû hewa dubare bi xwaza serkeftinê bû het xwazim wesselamu aleykum. وعليكم السلام ورحمة الله وبركاته. دەستت خۆش بی باوکی دلین. بەڵێ پەیوەندیچکەمان لەگەڵا کا گۆران لە خەلیفان، بەڵێ فەرموو. السلام عليكم ورحمة الله وعليكم السلام ورحمة الله وبركاته کا گۆران. زۆر سپاس کاکە ڕێزی زۆرم بۆ جەنابت و بۆ برای کۆنتڕۆڵ زۆر شادمانم کە توانم ئەو جارش بەشدارم لەگەڵ ڕێشتان. ئێمە زۆر خۆشحاڵین بە پەیوەندیەکەت کاک گۆران، سپاس بۆ پەیوەندیەکەت. زۆر بەردەوام بی پەیوەندیمان پێوە بکەی، زۆر خۆشحاڵم لە خزمەت داینە برای بەڕێزی لێمەوە، زۆر سپاس دەکەین کا گۆران. پرسیارەکە لاگا لێ بوو یان بۆ دووبارەکەمەوە؟ وەڵاهی دووبارەی مەکەوە بە ئیمامی عەلیی خوا لێیان بازی یا ڕەبی. دەستت خۆش بی، زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت، زۆر سپاس. بەڵێ پەیوەندی دوای کاک گۆران، کاگەشقی، بەڵێ فەرموو. السلام عليكم ورحمة الله وبركاته. وعليكم السلام ورحمة الله وبركاته كاگەشقی چەند. باشی برایەکەم وەزڵ چۆنە؟ زۆر سپاسی بەڕێزت دەکەین، وەڵای سپاس بۆخوا زۆر باشن. ئەیکەوە سۆنی کاگەشقی چەند؟ الحەمدولله لەخوای بەزیاد بێ ڕێزم بۆ جەنابت دەستخۆش بۆ بەرنامەکەت. زۆر سپاسی بەڕێزت دەکەین کاگەشقی، سپاس بۆ پەیوەندیەکەت. ڕێزی وەڵای مامۆستا جان ئەوڕۆ زۆرێکی زۆر خۆشحاڵ الحەمدولله. الحەمدولله بەهاریە. بەهاریە ئیشەڵا وەزەکەش جەواکە خۆشە، ئیشەڵا وەزەکەش خۆش دەبێت. ئینشاءڵڵا خوای گەورە ئەو نیکبەتی و نەهامەتی کە بەسەرمان داهاتوو ئینشاءڵڵا نایبینینەوە جارێکیکە. ئینشاءڵڵا پشت بەخوا نایبینینەوە. مامۆستا بۆ لای پرسیارەکە بە ئیمامی عەلی بێ خوا لایان ڕازی بێ. دەستت خۆش بی کاگەشقی گیان، خۆش بۆ بەرنامەت خواهات. زۆر سپاس. بەڵێ پەیوەندی دوای ئەو کاکە ئیدریس، بەڵێ فەرموو.
السلام عليكم ورحمة الله وبركاته. وعليكم السلام ورحمة الله وبركاته كاك إدريس. سوني باشی مام سجن. زور سپاسی بەڕێزت دەکەین کاک ئیدریس. سوپاس بۆ پەیوەندیەکەت. بەڕێزی زۆر سپاس دەکەم. زۆر سپاس دەکەین کاک ئیدریس. زۆر لە کوێ پەیوەندیمان پێوەکەی؟ لە سرێشما. لە سرێشما. ئێمەش ڕێز و خۆشەویستیمان بۆ تەواوی خەڵکی سرێشما هەیە. زۆر سپاس دەکەین. بەڕێزی زۆر سپاس دەکەم. کاک ئیدریس پرسیارەکەت بۆ دووبارەکەمەوە. ئەگەر زەحمەت نەبی بۆمان دووبارەکەوە. بەسەرچاو. وتیەکە پرسیاریەکەمان هیچ سەرمایەک لە عەقڵ باشتر نییە، خراپترین هەژاریش نەزانیە. اختیارەکان: عومەری کوڕی خەتاب، عەلی کوڕی ئەبی تاڵیب، خالیدی کوڕی وەلید ڕەزا و ڕەحمەتی خوا لە هەر سێکیان بێت. کامەیە؟ بە عەلی کوڕی ئەبی تاڵیبی. دەستت چاوت خۆش بی کاک ئیدریس. سپاس بۆ السلام عليكم ورحمة الله وبركاته. زۆر سپاس دەکەین. سپاس بۆ پەیوەندیەکەت. بەڵێ پەیوەندی دوای ئەو دایکی محەممەد بڵێ فەرموو. دایکی محەممەد بڵێ فەرموو. دایکی محەممەد دایکی محەممەد بڵێ فەرموو. جێمان لێتە بەڵێ فەرموو. وا دیارە پەیوەندەکەی پچراوە. هیوادارم پەیوەندیمان پێوە بکاتەوە. بەبەیبوون بەگوڵە نیسان شیرین نەخشاوە کەژوون دارستان گوزار و بێستان وەک بووک ڕازاوە سەری بەبەیبوون بەگوڵە نیسان شیرین نەخشاوە چونکە دیمەنی خاچی گەلێکە هەر گۆشتی ڕەنجی لە دیمەنێکە چونکە دیمەنی خاچی گەلێکە هەر گۆشتی ڕەنجی لە دیمەنێکە شەقڵاوە قەندی سۆلاف سەرچن. بەڵێ پەیوەندیشکەمان لەگەڵە خوشکە سیهام. بەڵێ فەرموو. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. خوشکە سیهام. زۆر سپاس دەخۆشین بۆ تۆ بۆ برای کۆنترۆڵم. ئێمە زۆر سپاسی بەڕێزت دەکەین کە پەیوەندیت پێوە کردین ئەم هەفتەیەش. زۆر سپاس دەکەین خوشکە سیهام. بەڕێزیکەن. زۆر سپاس دەکەین خوشکە سیهام. خوشکە سیهام دەچینە پرسیاری دووەم. پرسیاری دووەمیش پرسیارێکی ئاسانە و اختیاریشمان هەیە. بەڵێ. کامە پێغەمبەر دارتاش بوو؟ یەکەم زەکەریا پێغەمبەر، دووەم ئیدریس پێغەمبەر، سێم یعقوب پێغەمبەر ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێ. ڕەزا و ڕەحمەتی خۆی گەورەیان لێبێ. زەکەریا پێغەمبەر. دەستت خۆش بی خوشکە سیهام. سوپاست دەکەین. بەڵێ. زۆر سپاس. سپاس دەکەم کاتان لەگەڵ. زۆر سپاس دەکەین. سپاس بۆ پەیوەندیەکەت. بەڵێ پەیوەندی دوای ئەو. الو بۆشی برا زۆر سپاس دەکەین. بەڵێ چێمان لەگەڵە ببورەن ئەگەر زێرەڤان جێرتە محوەری تفەکەی. زێرەڤان کاک زێرەڤان. بەێ بەڵێ کاک زێرەڤان فەرموو. کاک زێرەڤان جێن. کاک زێرەڤان بەێ لەکوێ پەیوەندیمان پێوەکەی کاک زێرەڤان؟ لە محوەری تفەکە مەخموود. زۆر سپاس دەکەین. سپاس بۆ پەیوەندی. زۆر خۆشحاڵین کاک زێرەڤان. کاک زێرەڤان پرسیاری دووەمی بەرنامەکەمان بەێ برا کام لەم پێغەمبەرانە دارتاش بوو؟ یەکەم زەکەریا پێغەمبەر، دووەم ئیدریس پێغەمبەر، سێم یعقوب پێغەمبەر ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێ. زەکەریا پێغەمبەر. دەستت خۆش بی. سپاس بۆ پەیوەندیەکەت. سەرچاو برا دەمەکی خوش. زۆر سپاس دەکەین کاک زێرەڤان. بەڵێ پەیوەندی دوای ئەو کاک بێدار. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته كاك بيدار. سپاسەکەم ڕێزم هەیە بۆ تۆ تا یا قارانێکی خۆشحاڵیش ئێمە زۆر خۆشحاڵین کاک بێدار. بۆ خوازم. زۆر سپاس دەکەین کاک بێدار. سپاس بۆ پەیوەندیەکە. زۆر خۆشحاڵین کە پەیوەندیت پێوە کردین کاک بێدار. سپاسەکەم هیوای سەرکەوتنتان بۆ خوازم. هیوادارم هەریوا لە سەرکەوتندا. زۆر سپاس دەکەین کاک بێدار. ئێمە زۆر خۆشحاڵین. کاک بێدار لەکوێ پەیوەندیمان پێوە دەکەین؟ لە شۆرانەوە. ئێمە زۆر خۆشحاڵین کە پەیوەندیت پێوە کردین. زۆر سپاس دەکەین کاک بێدار. پرسیاری دووەمی بەرنامەکەمان کامە پێغەمبەر بوو دارتاش بوو؟ کامە پێغەمبەر دارتاش بوو؟ یەکەم زەکەریا پێغەمبەر، یاخود ئیدریس پێغەمبەر، یاخود یعقوب پێغەمبەر. بە زەکەریا پێغەمبەر بێ. دەستت خۆش بی کاک بێدار. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت. دووبارە ڕێزم بۆتان هەیە و سەلام عەلەیکم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. بەڵێ پەیوەندیشکەمان لەگەڵە خوشکە بەهار. بەڵێ فەرموو. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. خوشکە بەهار. شی بەرنامەکەتانی یەکەم. زۆر سپاسی بەڕێزت دەکەین خوشکە بەهار. سپاس بۆ پەیوەندیەکەت. زۆر خۆشحاڵین. وەڵام پرسیارتان بە پێغەمبەر زەکەریا بێت. دەستت خۆش بی خوشکە بەهار. سپاس بۆ پەیوەندیەکەت. زۆر سپاس.
بەڵێ پەیوەندیشکەمان لەگەڵە هاوڕێی بەرنامەمان هەمیشە کاکسامی بەڵێ فەرموو. ئەم کاتتان بەس لای گەورەتان لێبێت. زۆر سوپاس دەکەین کاکسامی گیان، زۆر سوپاسی بەڕێز دەکەین، زۆر خۆشحاڵین کە ئەم جارش پەیوەندیت پێوە کردینەوە. ممنون زۆر سپاس، وەڵام منیش زۆر خۆشحالم پەیوەندیم با بەرنامە خۆشویستەکەیەوە کردەوە. ئێمە زۆر خۆشحاڵترین ئینشاءالله هەر بەردەوام بن، هەر تەندروست باش بن، هەر سەرکەوتوو بن ئینشاءالله. دەستت خۆش بە کاکسامی گیان. پرسیارەکەت بۆ دووبارەکەم بۆ کاکسامی. ئەرێ وەلا گەر زەحمەت نەبی. بەسەر چاو کامە پێغەمبەر لەم پێغەمبەرانە دارتاژ بوو؟ زەکەریا پێغەمبەر یاخود ئیدریس پێغەمبەر یاخود یعقوب پێغەمبەر؟ لەگەڵ یارمەتی تۆی بەڕێز با زەکەریا بی. دەستت خۆش بی کاکسامی گیان. زۆر زۆر سپاس دەکەین. بەڵێ پەیوەندی دوای ئەو خوشکە سامیە بەڵێ فەرموو. ئەم کاتت باش؟ ئەم کاتەی بەڕێزیشت باش خوشکە چاونی باشی؟ زۆر سپاس دەکەین. سپاس بۆ پەیوەندیەکەت. گەلک سپاس. دەستخۆشی بەرنامە دەکەم. زۆر سپاسی بەڕێزت دەکەین. ئێمە زۆر سپاس دەکەین کە پەیوەندیت پێوەکردین خوشکە سامیە. گەلک سپاس. زۆر سپاس. سامیە لە دهۆکەوە. بەڵێ خوشکە سامیە زۆر سپاس دەکەین. پرسیاری دومی بەرنامەکەمان کامە پێغەمبەر لەم پێغەمبەرانە دارتاژ بوو؟ زەکەریا پێغەمبەر یاخود ئیدریس پێغەمبەر یاخود یعقوب پێغەمبەر؟ گەل یارمەتین تۆ زەکەریا چۆنە؟ دەستت خۆش بێ خوشکە سامیە. برایەکەم شێت بەردار بێ؟ با بفەرمی. فەیسەل لە دهۆکەوە. بەڵێ کاک فەیسەڵ باش؟ ئەم کاتەی بەڕێزیشت باش کاک فەیسەڵ زۆر سپاس دەکەین. چاوای باشی؟ زۆر سپاسی بەڕێزت دەکەین کاک فەیسەڵ. سپاس بۆ پەیوەندیەکەت. گەلک سپاس بۆتە. ئێمە زۆر سپاسی بەڕێزت دەکەین. بەڵێ زۆر سپاس. کاک فەیسەڵ پرسیارەکەت بۆ دووبارەکەم و پرسیاری دووەم؟ نەخێر ئازیان مەکێشە لا زەکەریا بی. دەستت خۆش بێ کاک فەیسەڵ جان. زۆر سپاس. گەلک سپاس. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت. بەڵێ پەیوەندیشکەمان لەگەڵا خوشکە شەونم. بەڵێ فەرموو. السلام عليكم ورحمة الله وبركاته. وعليكم السلام ورحمة الله وبركاته. خوشکە شەونم. زۆر سپاس دەکەین خوشکە شەونم. سپاس براکەم سلام خۆی گەورە لاتۆی بەڕێز و ئەبرا بەزە لا بەش پەیوەندیەکان دەست خۆشتانێ دەکەم. خدای گەورە زوو پاکستانەتەوە ئینشاءالله. ئێمە زۆر سپاسی بەڕێزت دەکەین. سپاس دەکەین کە پەیوەندیت پێوە کردین. زۆر خۆشحاڵین. خوشکە شەونم یەکەم جارە پەیوەندیمان پێوە دەکەی؟ بەخوا پێشتر بەزاریم دەکرد بەڵام ماوەیەکی زۆرە برم لە مانگی ڕەمەزانەوە بەزاریم نەکردووە. دەستت خۆش بێ هیوادارم ئەم جارە بەردەوام پەیوەندیمان پێوە بکەی. زۆر سپاس دەکەین خوشکە شەونم. بەرنامەکەتان ماوەیەکم نەمابوو وەزام لەبەرەوە دابڕامیدی. بەڵێ ئینشاءالله بەردەوامە بین. جەنابی ئینشاءالله بەردەوام پەیوەندیمان پێوە دەکەی. خوشکە شەونم پرسیاری دووەمی بەرنامەکەمان کامە پێغەمبەر بوو دارتاژ بوو؟ یەکەم زەکەریا پێغەمبەر، دووەم ئیدریس پێغەمبەر، ناتوانم ئەوتر وەڵام داوە ئیمام عەلی. وەڵاهی چکە پرسیاری دووەم هاتینە سەر پرسیاری دووەم و پرسیاری یەکەم ڕۆژ ناتوانین بگەڕینەوە، بەڵام دەتوانین یارمەتیت بدەین ئەگەر اختیارێک هەڵبژێری. ئینشاءالله ئەگەر پرسیارەکەم یارمەتی بوو کامە لەم پێغەمبەرانە دارتاژ بوو؟ زەکەریا پێغەمبەر، ئیدریس پێغەمبەر، یعقوب پێغەمبەر؟ بەرنامەکەمان بوو بێ زۆربەی هاوڕێیان وڵامی ڕاستیان هەڵبژار. ئەخە پخش نییە لای من با زەکەریا پێغەمبەر بێ. دەستت خۆش بی خوشکە شەونم. سپاس بۆ پەیوەندیەکەت. بەڵێ دەست خۆشتان دەکەم. سەلام عەلەیکم. عەلەیکم السەلام وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه. زۆر سپاس دەکەین. بەڵێ پەیوەندیشکەمان لەگەڵە کاکە سەرکەوت. بەڵێ فەرموو کاکە سەرکەوت. وعليكم السلام ورحمة الله وبركاته كاك سەرکەوت گیان. زۆر سپاسی بەڕێز دەکەین کاک سەرکەوت. سپاس بۆ پەیوەندیەکەت کام هەفتەیەش پەیوەندی پێوە کردین و زۆر خۆشحاڵین. کاک سەرکەوت دەنگت زۆر کەم دێت سەڵتت کزە ئەگەر دەنگت بەرزکەوە مەمنون دەبین. والله مامۆستا لە لای نەحەی تۆپانێکی زۆر بەهێزێ لە لای خۆمەوە دەکرێت زۆر بەقەوەتە. دەستت خۆش بی کاک سەرکەوت. هیوادارم لە خۆشی دابی. دعا بکە بەڵێمەڕێنەوە ئینشاءالله بڵێ دەمات سەرکەوتمانەوە ئینشاءالله بەدڵی تۆوی ئینشاءالله. زۆر سپاس دەکەین کاک سەرکەوت. دەستت خۆش بی کاک سەرکەوت. سپاس بۆ پەیوەندیەکەت. خوا دوعا بۆ بکەن ئینشاءالله بەدڵی تۆبی. ئەوە لە بەدڵی دەعامکردنە من هیچیان ناناسین. زۆر سپاس دەکەین. زۆر سپاس دەکەین. بەڵێ پەیوەندی دوای ئەو چێمان لەگەڵە. بەڵێ خوشکە خەڵات. بەڵێ فەرموو.
السلام عليكم ورحمة الله وبركاته. عليكم السلام ورحمة الله وبركاته. خوشکە خەڵات باشی برادر عزیز. زۆر سپاسی بەڕێزت دەکەین خوشکە خەڵات. سپاس بۆ پەیوەندیەکەت کە ئەم جارش پەیوەندیت پێوە کردینەوە جار لێمان دابڕێی. وەڵێ لایە نەخۆش بوون. ئینشاءڵڵا خوای گەورە شیفای بەڕەحمەتت لێوە نێری. ئامین ئینشاءڵڵا زۆر سپاس دەکەم. زۆر سپاس دەکەین خوشکە خەڵات. زۆر خۆشحاڵم کە ئەم بەبەردارم لەگەڵتان. خوای گەورە بەردەوامتان کایە ئینشاءڵڵا. ئێمە زۆر سپاسی بەڕێزت دەکەین کە پەیوەندیت پێوە کردین و خۆشحاڵین. خوشکە خەڵات پرسیاری دووەمی بەرنامەکەمان کامە لەم پێغەمبەرانە دارتاژ بوو. یەکەم زەکەریا پێغەمبەر، دووەم ئیدریس پێغەمبەر، سێم یعقوب پێغەمبەر. بەڵێ با زەکەریا بێتن. دەستت خۆش بی خوشکە خەڵات. سپاس بۆ دەستەکانی تۆش تۆش سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاه. عەلەیکوم السەلام وەڕەحمەتوڵڵاه وبەرەکاتوه. بەڵێ پەیوەندی دوای ئەو دایکی کوردستان. بەڵێ فەرموو دایکی کوردستان. سلام علیکم. وعلیکم السلام ورحمة الله وبركاته. ئێمە زۆر سپاسی بەڕێزت دەکەین کە پەیوەندیت پێوە کردینەوە ئەم جارش زۆر سپاس دەکەین. دایکی کوردستان. دایکی کوردستان کامە پێغەمبەر بوو لەم پێغەمبەرانە پیشەی دارتاشی بوو. زەکەریا پێغەمبەر بوو یاخود یعقوب پێغەمبەر بوو یاخود ئیدریس پێغەمبەر بوو. زەکەریا. دەستت خۆش بی دایکی کوردستان. سلام علیکم. وعلیکم السلام ورحمة الله وبركاته. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت. بەڵێ پەیوەندی دوای ئەو کاک عەزیز. بەڵێ فەرموو کاک عەزیز. الو بەڵێ کاک عەزیز ژیان. كاك حازي لقلت كاك حاجي عزيز. کاک عەزیز. بەڵێ زۆر سپاس. ماشي ما مستبرز. زۆر سپاسی بەڕێز دەکەین کاک حاجی. كاني ما بصير جنازة أبيت ندير سيارة قبل وبكرة دبي وكوبيالنا. بەسەر چاو کاک حاجی عەزیز بەسەر چاو. کامان لەم پێغەمبەرانە پیشەی دارتاش بوو. یەکەم زەکەریا پێغەمبەر، دووەم ئیدریس پێغەمبەر، سێم یعقوب پێغەمبەر. بعد ذلك پیغمبر بیا. دەستت خۆش بی کاک حاجی. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت. زۆر سپاس. بەڵێ پەیوەندی دوای ئەو کاک شعبان. کاک شعبان جان بەڵێ فەرموو. وعليكم السلام ورحمة الله وبركاته. كاك شعبان جان. ئێمە زۆر سپاسی بەڕێزت دەکەین کاک شعبان کە ئەم جارش پەیوەندیت پێوە کردینەوە هاوڕێی بەرنامەمانی بەردەوام پەیوەندیمان پێوەکەی زۆر سپاسی بەڕێزت دەکەین. ئێمەش بە ناوی تەواوی کارمەندانەوە ڕێز و خۆشەویستیمان بۆ جەنابەت هەیە. زۆر سپاس مەمنون. بەڵێ کاک شعبان پرسیاری دووەمی بەرنامەکەمان کامە لەم پێغەمبەرانە دارتاش بوو پیشەی دارتاشی بوو. یەکەم زەکەریا پێغەمبەر یاخود ئیدریس پێغەمبەر یاخود یعقوب پێغەمبەر. بەڵێ زەکەریا پێغەمبەر. دەستت خۆش بێ سپاس بۆ پەیوەندیەکەت زۆر خۆشحاڵم. بەڵێ دەچینە پرسیاری سێم چێمان لەگەڵە. بەڵێ دایکی لیا بەڵێ فەرموو. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. ببورە سونی باشی. زۆر سپاسی بەڕێزت دەکەین. باوکی لیا؟ بەڵێ. باوکی لیا زۆر سپاس دەکەین. باوکی لیا سپاس بۆ پەیوەندیەکەت. زۆر خۆشحاڵین کە ئەم جارش پەیوەندیت پێوە کردین. باوکی لیا پرسیاری سێم بەرنامەکەمان پرسیارێکی ئاسانە. کامە لەم ڕۆژەڵانە زۆر ماندوو بێ واتە زۆر ماندوو بێ خۆی دەبژێ. یەکەم فیل، دووەم زەرافە، سێم ئەسپ. زانیاری تێ بەسەر چاو. کامە لەم ئاژەڵانە زۆر ماندوو بێ خۆی دەبژێ خۆی لە ناوبات. یەکەم فیل، دووەم زەرافە، سێم ئەسپ. زەرافەوی. باوکی لیا حەزەکەم یارمەتیت دەمەڵای بیگۆڕە. با فیلمیتن ماوەسا. فیلبی؟ بەڵێ. وەڵامی کۆتاییتە؟ بە ئەسپ بیتن. دەستت خۆش بی زۆر سپاس دەکەین. زۆر سپاسی ئەوشەکەین دەست داخۆشی مەمنون دەکەین. سپاس بۆ پەیوەندیەکەت. بەڵێ پەیوەندی دوای ئەو کاک خالیس بەڵێ فەرموو. زۆر سپاسی بەڕێزت دەکەین کاک خالیس. سپاس بۆ پەیوەندیەکەت زۆر خۆشحاڵم. دەستت خۆش بی کاک خالیس. بەڵێ بەڵێ با بفەرمێ زۆر خۆشحاڵین. خوا ئەگەدارت بی زۆر سپاس دەکەین. خوشکە سەنسەبی ئەم کاتەی بەڕێزیشت باش سەنسەبیل. زۆر سپاس دەکەین خوشکە سەنسەبیل. دەستت خۆش بی خوشکە سەنسەبیل. سپاس بۆ پەیوەندیەکەت زۆر سپاس. بەڵێ
بەڵێ پەیوەندی دوای ئێوە خوشکە ڕۆندێک بەڵێ فەرموو. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته خوشکە ڕۆندێک. زۆر سپاسی بەڕێزت دەکەین خوشکە ڕۆندێک سپاس بۆ پەیوەندیەکەت کە ئەم کردین خوشکە ڕۆندێک سپاس دەکەین. بەڵێ ئەسب بێت زۆر سپاس دەکەین. وعليكم السلام ورحمة الله وبركاته. بەڵێ وا دیارە پەیوەندیمان نییە. بەڕێزان و خۆشەویستان پەیوەندیچکەمان لەگەڵا خوشکە گوڵاڵا بەڵێ فەرموو. لای خۆی گەورەت لێ بێ. زۆر سپاس دەکەین خوشکە گوڵاڵا زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت. دەستخۆشی لەبرای بەشی پەیوەندی شەکەم خۆشحاڵ بوو ئەو هەفتەی توانین بەشدار بەڵێ زۆر سپاسی بەڕێزت دەکەین خوشکە گوڵاڵا سپاس بۆ پەیوەندیەکەت کە ئەم جارش لە شاری کەرکووکی خۆشەویستەوە پەیوەندیت پێوە کردین زۆر سپاس دەکەین. خۆشەویستن براکەم دەستان خۆش بێ خوای ئینشاءالله بێتە سەر ڕێگاتان ئەو بەرنامە جوانانە ئەو مادووبوونی ئینشاءالله بەزایە ناچێت. زۆر سپاسی بەڕێزت دەکەین خوشکە گوڵاڵا سپاس بۆ پەیوەندیەکەت هیوادارم پەیوەندی ئەنتەرنێت نییە ئەبێ پرسیارەکەم بۆ دووبارە بکەیتەوە ئەو ئەرکە بخەیتە بەسەر چاو پرسیارەکەت بۆ دووبارەکەم و خوشکە گوڵاڵا. کام لەم ئاژەڵانە زۆر ماندوو بێ خۆی دەبژێ؟ یەکەم فیل، دووەم زەڕافە، سێم ئەسپ. دەستت خۆش بی خوشکە گوڵاڵا سوپاس بۆ پەیوەندیەکەت. زۆر سپاسی بەڕێزت دەکەین خوشکە گوڵاڵا سوپاس بۆ پەیوەندیەکەت. بەڵێ پەیوەندی دوای ئەو خوشکە نور بەڵێ فەرموو. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته خوشکە نور. زۆر سپاسی بەڕێزت دەکەین خوشکە نور سپاس بۆ پەیوەندیەکەت زۆر خۆشحاڵین کە ئەم جارش پەیوەندیت پێوە کردینەوە خوشکە نور. زۆر سپاسی بەڕێزت دەکەین خوشکە نور. پرسیاری سێمی بەرنامەکەمان کامە لەم ئاژەڵانە زۆر خۆی ماندوو بکات زۆر ماندوو بێ خۆی دەبژێت؟ یەکەم فیل، دووەم زەڕافە، سێم ئەسپ. ئەسپ بێ؟ زۆر سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندیەکە زۆر خۆشحاڵین. زۆر سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندیەکەت. بەڵێ پەیوەندیچکەمان لەگەڵا خوشکە زەهرا بەڵێ فەرموو. السلام عليكم ورحمة الله وبركاته. وعليكم السلام ورحمة الله وبركاته خوشکە زەهرا. باسی بێدەڕەجم. زۆر سپاسی بەڕێزت دەکەین خوشکە زەهرا سپاس بۆ پەیوەندیەکەت زۆر خۆشحاڵین کە ئەمڕۆژ پەیوەندیت پێوە کردینەوە. زۆر سپاس دەکەم بە خۆتێکم هەر سەرکەم بنەندەیت بۆ خواجم. زۆر سپاس دەکەین خوشکە زەهرا. زۆر سپاس ڕێزی خۆشەویستی بۆتەوە هاوکارانی. بەناوی ئەوانیشەوە زۆر سپاس دەکەین خوشکە زەهرا سپاس بۆ پەیوەندیەکەت. بۆ وەڵامی پرسیارەکەشت ئەسپ. دەستت خۆش بی. دەست خۆش بێ. سلام علیکم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. زۆر سپاس دەکەین خوشکە زەهرا. بەڵێ وا دیارە پەیوەندی لەگەڵ نییە. يا مكان نفسي أكون من صحبتك يا أمين أحمل رسالة ونكون من الصحابة الصالحين يا حبيب الله مشتاق نفسي أشوفك في المنام وينور وجهي بالنظرة اللقا خير الأنام يا مكان نفسي أكون من صحبتك واحمل رسالة واكون من الصحابة الصالحين
بەڵێ پەیوەندێکمان لەگەڵا کاک عەبدولکەریم بەڵێ فەرموو کاک عەبدولکەریم جان. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته كاك عەبدولکەریم. السلام بۆ کارمەندانی ڕادیۆ و بیسەرانی خۆشەویست یادارمە سەرکەوتوو بن هەردەم لە خۆشی و شادی و کامەرانیا بن. ئێمە زۆر سپاسی بەڕێزت دەکەین زۆر خۆشحاڵین بە پەیوەندەکەت کاک عەبدولکەریم زۆر سپاس دەکەین. عەبدولکەریم لە کەرکووکەوە لەگەڵتانە. ئێمەش ڕۆژوی خۆشەویستیمان بۆ شاری کەرکووکی خۆشەویستەیە کاک عەبدولکەریم. ڕێزسڵامان بۆ خەڵکی دەوری سۆران. ئێمە زۆر سپاسی بەڕێزت دەکەین بە ناوی خەڵکی سۆرانەوە زۆر سپاس دەکەین. کاک عەبدولکەریم پرسیاری سێمی بەرنامەکەمان کامە ئاژەڵ زۆر ماندوو بێ خۆی دەبژێ؟ یەکەم ئاسانکاری فیل زەڕافە یاخود ئەسپ. با ئەسپ بێەوە عەبدولعەزیز میێوانە لە حەزەکە بەشداریان کە بەشی کۆنتڕۆڵشمان وتووە. ئێمە زۆر خۆشحاڵین با بفەرمێ بە خۆشحاڵی و با بفەرمێ کاک عەبدولکەریم. وڵامی پرسیارەکەی من با ئەسپ بێ و خوا حافیظ. زۆر سپاس دەکەین خوا ئاگادارت بی کاک عەبدولعەزیز بەڵێ فەرموو. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته كاك عەبدولعەزیز. بەڵێ چۆنی باشی مامۆستای بەڕێز. زۆر سپاسی بەڕێزت دەکەین زۆر خۆشحاڵین بە پەیوەندەکەت. بەڵێ دەستان خۆش بێ و هیوادارین سەرکەوتوو بن ڕێزسڵاو بۆ هەموو کارمەندان. ئێمەش بە ناوی کارمەندانەوە زۆر ڕێز و خۆشەویستیمان بۆ جەنابەت هەیە زۆر سپاس دەکەین. بەڵێ کاک عەبدولکەریم پرسیاری سێمی بەرنامەکەمان بۆ دووبارەکەمەوە یاخود ئاگات لێ بوو. بەڵێ باسب بێ. دەستت خۆش بی سپاس بۆ پەیوەندەکەت زۆر خۆشحاڵم. ڕێزسڵاومانەیە بۆ هەموو کارمەندان هیوادارم پەخشەکەتان سەرتاسەری کوردستان بگرێتەوە. ئینشاءالله ئینشاءالله پشتیوان بەخوای گەورە ئینشاءالله. دەستت خۆش بێ زۆر سپاس دەکەین. بەڵێ پەیوەندی دوای ئەو بەڵێ وا دیارە پەیوەندیمان نییە. بەڵێ دایکی هەنیا پەیوەندیمان لەگەڵە بەڵێ دایکی هەنیا. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته دایکی هەنیا. دامشي برام. زۆر سپاسی بەڕێزت دەکەین دایکی هەنیا زۆر سپاس بۆ پەیوەندەکەت کە ئەم جارش پەیوەندیت پێوە کردینەوە. سلام عليكم. زۆر سپاس دەکەین دایکی هەنیا. دایکی هەنیا پرسیاری سێمی بەرنامەکەمان بۆ دووبارەکەمەوە یاخود ئاگات لێ بوو. لا والله استاذ بأس به. دەستت خۆش بی دایکی هەنیا سپاس بۆ سلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. بەڵێ پەیوەندی دوای ئەو خوشکە ژیان بەڵێ فەرموو. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته خوشکە ژیان زۆر سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندەکەت کە ئەم بەرنامەش پەیوەندی پێوە کردینەوە سپاس دەکەین خوشکە ژیان سەرتان خۆش بێ. زۆر سپاس دەکەین خوشکە ژیان. پرسیاری سێمی بەرنامەکەمان کامە لەم ئاژەڵانە زۆر خۆی ماندوو کات خۆی دەبژێ زۆر ماندوو بێت خۆی دەبژێت یەکەم فیل دووەم زەڕافە سێم ئەسپ. باشت بێ. دەستت خۆش بی سپاس بۆ پەیوەندەکەت زۆر خۆشحاڵین. دەستێوەش خۆش بە سەرکەوتوو. زۆر سپاس دەکەین زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. بەڵێ پەیوەندی دوای ئەو کاکە محەممەد بەڵێ فەرموو. وعليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته كاك محمد. خۆشی بەرنامەکە لە یەکەم. ئێمە زۆر سپاسی بەڕێزت دەکەین کاک محەممەد زۆر سپاس. لە چه پەیوەندیمان پێوەکەی کاک محەممەد؟ لە سۆران دەستت خۆش بی سپاس بۆ پەیوەندەکەت زۆر خۆشحاڵین. کاک محەممەد پرسیاری سێمی بەرنامەکەمان دەڵێت کامە ئاژەڵ زۆر ماندوو بێ خۆی دەبژێ یەکەم فیل دووەم زەڕافە سێم ئەسپ کامەیە لەمانە؟ زەڕافە زۆر ماندوو بێ خۆی دەبژێ فیل یاخود زەڕافە یاخود ئەسپ. پرسیارێکی زۆر ئاسانە زۆربەیان دەزانیان زۆربەی هەر زۆری بەشداربووانمان زانیان. ئەگەم لە بەرنامەکە نەبوو لەبەرەوە. بەڵێ اختیارێک هەڵبژێرە یارمەتی دەدەین ئینشاءالله. زەڕافە وەڵاهی وەکو یارمەتی بیگۆڕە فیل یاخود ئەسپ. تا فیل بێ. فیل بێ؟ بەڵێ. وەڵاهی یارمەتیم دای کاک محەممەد دەستت خۆش بی سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندەکەت زۆر سپاس. بەڵێ بەڵێ پەیوەندی دوای کاک محەممەد خوشکە ئاڵا بەڵێ فەرموو. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. زۆر سپاسی بەڕێزت زۆر سپاسی بەڕێزت دەکەین سپاس بۆ پەیوەندەکەت. ببوورە وەڵا کوردستان خاندەنگت ناسراوە بەس بەمێ لە کۆنتڕۆڵ پێیان گوتین ئاڵا. دەستت خۆش بی زۆر سپاس دەکەین. دەستت خۆش بی کوردستان خان تەمەند درێژ بی ئینشاءالله. دەستت خۆش بی زۆر سپاس دەکەین کوردستان خان.
پرسیاری سێم دەستت خۆش بی دەستت خۆش بی سوپاس بۆ پەیوەندیەکەت شکە کوردستان زۆر سوپاس بەڵێ پەیوەندی دوایە و یارە پەیوەندی من نییە Komşu eyle Habibine Amin. Dört halife güllerine Amin. Cennetinde cemaline Amin. Bizleri de nasip eyle Amin. Amin. Cennet ehli eyle bizi Amin. Aşkınla yak kalbimizi Amin. Sıratından geçir bizi Amin. Kabul eyle duamızı Amin. Amin. بەڵێ پەیوەندیشکەمان لەگەڵا کاک سیرازەدین بەڵێ فەرموو السلام عليكم وعليكم السلام ورحمة الله وبركاته برای بەڕێزم توني باش ما مسوي بريس زۆر سوپاسی بەڕێزت دەکەین سوپاس بۆ پەیوەندیەکەت برایەکەم زۆر سوپاس ما مسا زۆر سوپاس هیوات دەکەین. كنت جان بدأ خواز ما مسا لو برنامج براستی برنامج زور باشا چونکە تا ئێستا چەندەها کەس توانی تیشمی لەو بەنامێ مامستا ئێمە زۆر خۆشحاڵین کە سوود و قازانجی بۆ ئەوە بەڕێز و خۆشەویست هەبێ ئێمە لە خزمەت داین زۆر سوپاس بەنامەی دەکەین. مامستا زۆر سپاس زۆر سوپاسی بەڕێزت دەکەین سوپاس بۆ پەیوەندیەکەت یەکەم جارە پەیوەندیمان پێوەکەی بەێ مامستا من بە زۆری ڕۆمەزانان ئەوواکەم وەران ئێستا وەدەی ڕۆمەزانێ بەداری نەکردیە بەڵێ ئینشاڵڵا ئەو جارەی بەردەوام پەیوەندیمان پێوەکەی و بەشدارە بی و بەرنامەکەمان جوانترەکەی ئینشاڵڵا ئینشاءالله بەتەمای خۆی مامستا زۆر سوپاسی بەڕێزت دەکەین پرسیاری سێمی بەرنامەکەمان کامە ئاژەڵە زۆر خۆی ماندوو کات خۆی دەبژێ پرسیاری سێمی بەرنامەکەمان کامە ئاژەڵە زۆر ماندوو بێ خۆی دەبژێ یەکەم فیل دووەم زەرافە سێم ئەسڵ مامستا بەعەسد دێ دەستت خۆش بی برا باش بەڕێزەکەم. مامستا زۆر سوپاس زۆر دەکەین. مەمنون. السلام عليكم عليكم السلام ورحمة الله وبركاته زۆر سپاس دەکەین بەڵێ پەیوەندی دوای ئەو چێمان لەگەڵا عليكم السلام ورحمة الله وبركاته كاك يوسف بله كاك يوسف جان بله کاک یوسف جان زۆر سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندیەکەت کە پەیوەندی پێوە کردین زۆر سپاس دەکەین کاک یوسف ئاگات لە پرسیارەکەمان بوو بۆ دووبارەکەمەوە دەستت خۆش بی سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندیەکەت عليكم السلام ورحمة الله وبركاته بەڵێ وا دیارە پەیوەندیمان نییە سبحان الله وبحمده سبحان الله العظيم رضيت بالله ربا ورضيت بالإسلام ومحمد صلى الله عليه وسلم نبيا ورسولا حبيب الله وأشرف المرسلين سبحان الله وبحمده سبحان الله العظيم رضيت بالله ربا ورضيت بالإسلام بەڵێ پەیوەندیچکەمان لەگەڵا باوکی ئارام بەڵێ فەرموو ڕێزدان باش پیاوی باشی زۆر سپاسی بەڕێزت دەکەین باوکی ئارام سوپاس بۆ پەیوەندیەکەت براکەم زۆر سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندیەکەت باوکی ئارام باوکی ئارام بەرە پرسیارەکە پرسیاری سێمی بەرنامەکەمان کامە ئاژەڵە زۆر ماندوو بێ خۆی دەبژێ یەکەم فیل دووەم زەرافە سێم ئەسپ فیلم یان هۆریکۆریەتە والله لەگەڵ هاریکاری من ئەڵێم زیاتر بیرکەوە زیاتر زەرافە یاخود ئەسپ زەرافە یادی چیە مامۆستا ئەسپ ئەسپ ئەلۆ بەڵێ بەڵێ باوکی ئارام گوێمان لێتە با هەست بیت هەست ئەسپ بی دەستت خۆش بی باوکی ئارام سوپاست دەکەین سوپاس بۆ پەیوەندیەکەت زۆر سپاس دەکەین بەڵێ پەیوەندی دوای ئەو خوشکە فاتیمە
السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. خوشکە فاتیمە. باش بگەڕێژم. زۆر سپاسی بەڕێزت دەکەین خوشکە فاتیمە، سپاس بۆ پەیوەندیەکەت، زۆر خۆشحاڵین. زۆر سپاس دەکەین، سپاس بۆ پەیوەندیەکەت، ئینشاڵڵا تۆش بەردەوام پەیوەندیمان پێ بکەی. بەسەر چاو خوشکە فاتیمە. خوشکە فاتیمە، پرسیاری سێمی بەرنامەکەمان دەڵێت کامە ئاژەڵە زۆر ماندوو بێ خۆی دەگوژێ. یەکەم خۆی لە ناوە بات، یەکەم فیل، زەرافە یاخود ئەسپ. دەستت خۆش بێ خوشکە فاتیمە، سوپاس بۆ پەیوەندیەکەت. عەلەیکوم ئەسسەلام وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوهو. بەڵێ خوشکە زەیتون، بەڵێ فەرموو. بەڵێ پەیوەندی دوای ئەو، بەڵێ فەرموو، چێمان لەگەڵە؟ وعليكم السلام ورحمة الله وبركاته. زەید، کاک زەید، زۆر سپاس دەکەین، سپاس بۆ پەیوەندیەکەت، زۆر خۆشحاڵین بە پەیوەندیەکەت کاک. ئێمە زۆر سپاسی بەڕێزت دەکەین، زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت. خۆشەویستی ماڵ سەپارەت بە پرسیارەکەش بەڕاست بێ. دەستت خۆش بی کاک زەید، زۆر سپاس، سپاس بۆ پەیوەندیەکەت، زۆر سپاس دەکەین. بەڵێ کاک محەممەدێکی کەمان لەگەڵا. کاک محەممەد بەڵێ فەرموو. سلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. كاك محمد كاك زۆر سپاسی بەڕێزت دەکەین کاک محەممەد، سپاس بۆ پەیوەندیەکە. لە چ پەیوەندیمان پێوەکەی کاک محەممەد؟ لا سۆران. بەڵێ ئەویش هەر لە سۆران، کاک محەممەدی دیکەش لە سۆران بوو، ئاماژەی پێ بکەین. دەست خۆش بی کاک محەممەد. کاک محەممەد پرسیارەکەمان. کاک محەممەد وا دیارە پەیوەندەکەی پچڕا. کاک محەممەد هیوادارم پەیوەندیمان پێ بکاتەوە. داوا لێبوردن لە کاک محەممەد دەکەین. بەڵێ خوشکە شیرین، بەڵێ فەرموو. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. خوشکە شیرین. دەستخۆشی ئەو بەرنامە جوانت لێ دەکەم، ئەوەستای بەڕێزیوانی سەرکەوتن بۆ هەموو کارمەندان دەخوازم ئینشەڵڵا هەمیشە سەرکەوتوو بن. ئێمە زۆر سپاسی بەڕێزت دەکەین بە ناوی تەواوی کارمەندانەوە، ڕێز و خۆشەویستیمان بۆ جەنابەت هەیە. زۆر سپاس دەکەین، سپاس بۆ پەیوەندیەکەت، زۆر خۆشحاڵین. زۆر پرسیارەکەمان بۆ دووبارەکەمەوە یاخود ئاگات لێ بوو. باوەسب بێ مامۆستا. دەستت خۆش بی خوشکە شیرین، سپاس بۆ پەیوەندی. وعليكم السلام ورحمة الله وبركاته. بەڵێ پەیوەندی دوای ئەو خوشکە زەیتون، بەڵێ فەرموو. عليكم السلام ورحمة الله وبركاته. خوشکە زەیتون، زۆر سپاسی بەڕێزت دەکەین خوشکە زەیتون، ئەم بۆش پەیوەندیت پێوە کردینەوە. زۆر سپاس دەکەین خوشکە زەیتون. دەستت خۆش بی خوشکە زەیتون، سپاس بۆ پەیوەندیەکەت، زۆر سپاس دەکەین، سپاس بۆ پەیوەندیەکەت. بەڵێ دوا پەیوەندی ئەم بەرنامەیمان کۆتایی بە بەرنامەکەمان دێنین، کاتی بەرنامەکەمان تەواو بوو. بەڵێ چێمان لەگەڵە. بەڵێ دوا پەیوەندیمان کاک زیاد جان، بەڵێ فەرموو کاک زیاد. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. كاك زياد چه پەیوەندیمان پێوەکەی چکە پەیوەندیش کردمانەوە بە زیاد لە سۆران. بەڵێ زۆر سپاس دەکەین کاک زیاد، زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت. کاک زیاد پرسیاری سێمی بەرنامەکەمان. ماڵتا خۆشحاڵم بەو بەدابێتە یەکەم جارە پەیوەندی دەکەم. ئێمە زۆر خۆشحاڵین، سپاس دەکەین، هیوادارم پەیوەندیمان پێوە بکەی بەردەوام. کاک زیاد پرسیارەکەمان بۆ دووبارەکەمەوە. ماڵتا باسە بێت بە پرسیارەکە ئەسب بێ. دەستت خۆش بێ، سپاس دەکەین کاک زیاد، سپاس بۆ پەیوەندیەکەت. زۆر سپاس. عەلەیکوم السەلام ورحمة الله وبركاته. بەڵێ کاک محەممەد پەیوەندی کردەوە بە کاک محەممەدی ژوەر گرینەوە. عەلەیکوم السەلام ورحمة الله وبركاته. کاک محەممەد
ما مصطفى باشی زۆر سپاس دەکەین کاک محەممەد سوپاس بۆ پەیوەندیەکەت کە دووبارە پەیوەندی پێوە کردینەوە زۆر سپاس دەکەین سپاس ماستە کاک محەممەد وڵامی کۆتاییت چکە کاتی بەرنامەکەمان خلاص بوو کاک محەممەد وڵامت بەڵێ وڵامی اختیارەکەت پرسیارەکەت بۆ دووبارەکەمەوە ناڵە ماستە ئەزانم بەڵێ وڵامەکەت ماستە بە ئەشت بێت دەستت خۆش بی کاک محەممەد زۆر سپاس دەکەین بەڵێ بەڕێزان و خۆشەویستان ناو بڕام تیر پشک بۆ بەڕێزانە دەکەین کە وڵامی ڕاستی بەرنمەکەیان دایەوە دای ئەو ناوبڕە دەینەوە خزمەتان ئینشاءالله شوێنی عەبدوڵڵا بۆ فرۆشتنی مەوادی کارەبایی و بیناسازی لە شوێنی عەبدوڵڵا هەموو جۆرەکانی پلاک، سویچ پلاک، گڵۆپ و LED، کێبڵ و ویاری تووچی وردنی لامان دەست دەکەوێت. ناونیشانی شوێنی عەبدوڵڵا سۆران فلکەی پێشمەرگا ڕێگای جنگیان. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بە مژمارانی خوارەوە بکەن. کۆڕەک 0750 460 6127 هەروەها زێن 0780 397 5098 شوێنی عەبدوڵڵا. بەڵێ بەڕێزان جارێکی سڵاوی خۆی گەورەتان لێبێت وڵامی پرسیارەکانمان ئاشکرا دەکەین یەکەم پرسیارمان ئەم وتەیەک بوو هیچ سەرمایەک لە عەقڵ باشتر نییە خراپترین هەژاریش نەزانیە وڵامی وتەکەمان عەلی کوڕی ئەبی تاڵیب بوو کامە پێغەمبەر دارتاش بوو زەکەریا پێغەمبەر بوو کام لەم ئاژەڵانە زۆر خۆی ماندووکە خۆی دەبژێ ئەسپە بەڵێ زۆر سپاسی ئەو بەڕێزانە دەکەین کە پەیوەندیان پێوەکردین وڵامی ڕاستیان دایەوە زۆر سپاسیانەکەین بەڵێ بەڕێزان ئێستاش تیر و پشک بۆ بەڕێزانە دەکەین کە وڵامی ڕاستیان دایەوە زانین براوی ئەم جاری بەرنامەکەمان چێنوێت بەڕێزێک دەستنیشان بکەین بەڵێ بەڕێزان براوی ئەم جاری بەرنامەکەمان کاک سامی لە دهۆک هاوڕێی بەرنامەمانە زۆر سپاسی دەکەین پیرۆزبایی لە یەکەین ئێمەش زۆر خۆشحاڵ بووین بەڵێ بەڕێزان و خۆشەویستان بەم شێوە هاتینە کۆتایی بەرنامەکەمان زۆر سپاسی ئێوەی بەڕێز دەکەین و زۆر سپاسی هاوکارانمان دەکەین کاک نەسرەدین واروە کاک ناسەی لە ژووری کۆنتڕۆڵ زۆر سپاسیان دەکەین خوا پاداشی بەخێریان داتەوە تا بەرنامەیەشتر و ئاڵلقەیەشتر ڕۆزی و خۆشەویستی ئاسەوەرتی قوبڵ بفەرموون خواتان لەگەڵ خوا ئاگادارتان بێت سبحان الله العظيم رضيت بالله